بیسەر و بینەری ڕوودا و سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش لە زنجیرە پۆدکاستێکی تایبەت لەگەڵ هاوکارم نالین لەگەڵتان دەبین لە ماوەی 13 لەگەڵ میوانێکی زۆر تایبەت کە سەرنجەکانی لێدوانەکانی قسەکانی بوونەتە جێگەی سەرنجی کۆمەڵگەی کوردی بەم دواییانە. پێشتر لە ماوەی ڕابردوو زنجیرە پۆدکاستێکی لە ڕوودا هەبوو، ئەم جارە پۆدکاستێکی تایبەتی دەبێت لەگەڵ ئێمە گفتوگۆی باسی ئەو کێشانە دەکەین یاخود باسی بابڵینەوە دەکەین ئایا کورد وەکوونەتەوە کورد داخلی چۆتە نێو مێژوو، کورد لە دەرەوەی مێژوو دەژی یان چۆتە نێو مێژوو، کێشەکانی کورچین، نەبوونی کورد بە دەوڵەت کێشەکانی چی بووە. لەم چوارچێوەیە لە ماوەی ئەم 13 لە پۆدکاستێکی تایبەت گفتوگویەکی قوڵ لەگەڵ مامۆستا مەسعود محەممەد دەکەین کە ئێستا لەگەڵمانە. مامۆستا بەخێر بێیت. خێر مامۆستا نالین چۆنیت؟ گەلێک سپاسە. بگشتی ناوێ پۆدکاستامە خەلک و خاکە تەوەرە ئیرۆ ئەمەی تەرخان بکنج بۆ خۆیاتی و چینیاتی. خۆیاتی و چیناتی. وان خۆیاتی وشەیەکە کۆیی زۆر بەکاری دێنن. مامۆستا محەممەدیش کۆیە کۆیاتی و خۆیاتی ها جەما مستەبا هەر بە خۆیاتی دەست پێ بکەین. خۆیاتیان هیچی؟ خۆیاتی وەڵی وابزانام لە ئینگلیزیدا هەرنیە نییە، لە عەرەبی گەڕام وشەی ئەلفیئەویە بیتەوە. ئەلفیئەویە ینی چۆن تۆ بەشێک بی لە کۆمەلگایەکی تایبەت، عەشیرەتێک، شارێک، دۆڵێک، یانتران قەومەکی تایبەت تەحیز بکەی بۆوان، یعنی الحیاز الفیئەوی. بەسا لە کۆی ئەوە بەکاردێ خەڵک هەر کە دەڵێ کۆی ها تو کۆیی کۆیاتی خۆیاتی ها بابا، بەڵام لە ڕاستیدا لی قوڵ بۆمەوە دەرچوو، ینی دەردی هەرە کۆنی بەشەر خۆیاتیە، کە بۆ خۆیاتی تەجسیدی ئینتیمایە، بەرجەستەکردنی ئینتیمای ئینسانە، شناسنامەی ئینسان. کە تو هەستت کرد با بڵێن هەولێری و بەس هەولێر دەناسی هەویەی خۆم ئەوە تا ئیدی دەست پێ دەکەیت لەسەر ئەساسە دەجولێەوە کە یەکەی گوتنە لە خۆمانە و لە خۆتانە، لە ئێمەیە و لە ئێوەیە. یعنی ئەوش گوتنێکی مەزنترە دەردەکە و لە دیرۆکی گەلێکی هەبووە. بەڵێ بەڵێ وشەکە هەر لەوە هاتووە. یەکسەر دەپرسن ئەرە فلان چییە؟ وەڵاخ ئەوە کوڕی فلان کەسە خۆییە، لە خۆمانە، لە خۆمانە، من جەماعەتنا. تێدەگەی؟ کێشەکانی ئەو دەستەواژەیە چییە؟ بۆ ئەوەندە لەسەر ئەو دەستەواژەیە دەوەسی جەنابەت؟ چونکە کێشەی هەرە کۆنی بەشەر ئەوەیە. ئێستا ئینشاڵڵا لە کتێبەکانم لە پۆدکاستەکانی دی کێشەی گەورەی ناوەتەوە، گەلک زۆر خوێنی گەورە لە مێژووی بەشەر ڕژاوە بەهۆی خۆیاتی. بەڵام بەداخەوە خەڵک ینی با بڵێن نووسینی ئەوروپایەکان، نووسین عەرەبیەکان، کوردیەکان باسی چینایەتیە. کێشەکە لەوەدایە. ئێستاش دەڵێ ئەرێ کاکە مەسەڵەن کە باسی یەکێتی پارتی دەکەن، باسی نازی دەکەن، دەڵێ هیچ چینێک بووە. ینی فەرقەوان گەلێکی هەیە، جوداهید نابەرە خۆیاتی و چیناتی گەلەکە زۆر چاوە. چینایەتی دەزانی لەکوێ باز دەکرێت؟ لە فەڕەنسا، لە میسر، ئێران. کێشەی کۆمەڵایەتی لە بینی دەوڵەمەندەکان و هەژارەکانە. پارە پەیداکەتەوە بوویە وەنیە جا بە هەر ڕێگایەک باش ئەوە چینایەتیە. هێڵەکی ئاسۆیی جودا دەکاتەوە لە نێوان دەوڵەمەندەکان لەسەرێ، هەژارەکان لە خوارێ. هێڵەکی ئاسۆیمان هەیە. ئێمە مجتەمەعی ئێمە چیمان هەیە؟ ئێمە تەواان چینایەتی لە هەموو جەیەک هەیە، بەڵام ئەو وڵاتانەی کە تووشی دەردی خۆیاتی دەبن یان بوونە لە ئەسڵەوە ناتوێنەوە، کێشەکە لە چیدایە؟ هەژارەکەی با بڵێن شیعە لەگەڵ هەژارەکەی سوننە، مهندیسەکەی شیعە لەگەڵ مهندیسەکەی سوننە. ینی هەتا لەوەش فەرقی هەیە؟ بەڵێ. ینی دەردەکە دوو جارە خۆیاتی هێڵێکە ئەستونیە، جودایی دەخاتە نێوان منی سۆرانی و ئەو خانمە بە ڕێزەی کرمانجی. بۆ کێشەی لە جاویمان هەیە. هەندێک قسە دەکەم تی ناگەم، قسە دەکەم نامۆم لەگەڵ دیوارێکی نابەرامەدە دروستە. ئەنەمە دیوارە چوە هەمیە یان هەست پێ نەکە، هەستی پێ دەکەی بەڵام نایبینی، بەس یەکسەر حاجزێک پەیدا دەبێت. ئەوەیە کێشەکە. ئەمن دەمێ ینی ئێمە بەداخەوە بڕۆ ئەدەبیاتی سیاسی و زانم سەقافی کوردی بخوێنەوە لە پەنجایەکان و چلەکان هەتا ئەوڕۆ هەرەوەندە عومرەشمان هەیە قسەی ڕاستی لە نووسینی کوردی. باسی چییە؟ چینی هەژار و نازانم چی ئاغا فەلاح
باشە کاکە کێشەی نێوان فەلاحی شارە زور و دەشتی سندی لە بادینان واللهی لەسەر ئەوە نییە کە چێیان فەقیرە چێیان دەوڵەمەندە نەخەر کێشەی لە زەویان هەیە. ئیجاد دەردێکی ژانێ لە جوواکە کوردی زێدەترە ئاسۆییان ئەستونی باڵێ ئەستونی بابان سۆران بادینان کۆیە هەولێر خۆشناوەتی جافەتی هەمووی هێڵی دەبێ پێشێ ئەوە ساخکەینەوە دەردەکە خوا گەورەیە ئینشاءڵڵا کێشەی هەژار و دەوڵەمەند حەڵ باشە با دەردەکەن ئەوە نامێنێ دوای وەکو میسر وەکو فەڕەنسا بەس مشکلێژ یامان دەبێتە ئەوە کە چۆن پارە پەیداکەین لە هەژاری بگەینە چینی ناوان یان بگەینە چینی دەوڵەمەند نامەڵە تاو گەورەکە جارە چارەکەین بە دەردەکە دیاری بکەینە سەرەتەوە هەرچەند ئەگەر دەر لە کاتی خۆی تیمار نەکرێ عیلاجی نەکرێ کۆن دەبێ خراپتر دەبێت یعنی ئەو بابەتە ئێمە جەنابەت باسی دەکەی دەڵێ عمقێکی مێژووی کۆنی هەیە دەکرێت تەشخیصی بکەین دەستی لەسەر دابنین لەکەیەوە ئەمە دروست بووە لەوەتی بەشەر هەیە لەوەتی بەشەر هەیە ئمە بەداخەوە ڕۆستم و فۆتۆگرافمان نییە یان بەڵگەیە کە بەشەر چۆن یەکەم جار دەڵێن لە ئەفریقیا دەرچوو وەکو کۆمەڵێک 15 نەفەر 10 نەفەر 20 نەفەر شتێکە یاڵا لەسەر پێدەڕۆیش لەسەر بە پشتی قیت یعنی پێیان دەڵێن هۆمۆ سەپیەن ئەوجا بڵا بۆتەوە لە شەرقی ئەوساط ئەوجا لە ئەنەدۆڵ و ئەوروپا و گەیشتۆتە چین و تا گەیشتۆتە ئەمریکاش لە 10,000 ساڵ 12,000 ساڵی کۆتایی وانە لەوەتی ئەو بەشەرە هەیە ئەو 15 نەفەرە بڵین بن ئەو ماڵە ئەوە میلەتە چی تایبەت بوون 15 نەفەر هەستیان هۆشیان سەکسیان هەموو شتێک بریتی بوو لەو 15 نەفەرە باشە هەتا وای لێ هاتووە ڕۆژێک داهاتووە دوو عائیلە تێکەڵ بن 4 عائیلە دا عائیلە عاشیرەتێک پێک بێت زۆری ویستووە باش کە عشیرەت پێک هاتووە لێرەدا گەشتینە حەڵقەیەکی دی لە خۆیاتی لەسەر نەک لەسەر ئاستی ئوسترا خانەوادە نە لەسەر ئاستی عائیلەی گەورە لەسەر ئاستی عشیرەتی ینی ئەوژی جوورێ خۆهانە تەعەسوب بۆ 15 نەفەر بوو هەرە کۆن کوڕەی ئەرزی تەماشاکە هەر هەمووی بریتی بوو لە دەیان تەجەمعاتی بەشەری کە هەر یەکەی 15 نەفەر 20 نەفەر زۆر 50 نەفەر زۆر وانە باش دوایە عشیرەت دەستی پێکرد کۆمەڵک بەرەباب دەتوێنەوە وەکو ئامۆزا و خزم و بنعام و ئەمانە بەڵام چی شناسنامەیەکی تایبەتیان هەیە ئێمە فڵان عشیرەتین دیوارێک هەیە جودامان دەکاتەوە لە عشیرەتەکەی دیوارێکی کۆنکرێتی چێتکەن کۆنکریتێ لێرە خۆی جودین ڕاست بەڵام هەستی ئینتیمات هەستی شناسنامەت ئەتو دەزانی فڵان کەس خۆیە لە عشرەتی خۆمانە دەزانم ئەو کوڕی فڵانیە جیرانمانە ئۆکەی ئاشنایە سەلامەتە کە بەس کە بێگانەیەک دەبینی بیخینە بەر خەیاڵمان پێش 10,000 ساڵ ئینسانێک بێگانەیەکی دیتووە هەر بە بۆن یەکتریان ناسیوەتەوە بە دەنجی بە ڕەنجی ئەوە بێگانەیە بیکوژە یەکسەر قەبیلەی سەرەتایی وە بوو قەبیلەی سەرەتایی ئۆکەی بەڵگەی تەواوان نییە بەڵام ئەگەر تەمەشای ئەوە بکەی ژیانی ئاژەڵەکانی کە زۆر لە ئینسان دەچێن هەتا شێر و پڵنگ و ئەوانە شێر بە تایبەتی بزانە چۆن دەژیان ئێستا چۆن دەژیان علاقاتیان چۆنە یەک ڕەوەیە وانە 4 مێ 5-6 بەچکە یەک نێردوو نێر ئەوە حەڵقەی ئینتیمای وانە هەر شێرێک لە فەسەری خۆیانە لە دەرەوە بێت بزانە چی لێ دەکەن ئەم پرسیارە کوێم ڕەنگە قورسیش بێ قسەیە بەڵێ خەسڵەتی قەبیلەی سەرەتایی کە وتت گریمانەیە دەکرێت بڵێن ئێستێژمەوە وەڵڵا دەیخوێنمەوە ئاشە ئەم بۆ دێ کە دەچ بەناو هەر کۆمەلگایەکی با بڵێن لە هەجەی لە من جودایە با بڵێن دەزانن ئەمن خەڵکی وێ نیم بێ لە مەسائلی سیاسی فکری هەر مجرد زانیان ئەتو خەڵکی ئێرەنی حەز دەکەی دیوارێک لە دەورە هەموو مراقبەت دەکەن بێگانەکەت چی کرد تەنێت ناوا کۆمەلگەها کوردی دێتە ئەڤ هەستکریە نا لە کوی دەرێ هینمایە ئەمن لەناو عەرەبی ژیاوم مانجی ڕابردوو چوومە جۆرجیا بە سەردانێکی ها بە توریزم گەشت ئەوێش وڵاتەکە ئەو لعنەتەی توش خۆی یادەکی زۆر پیسیان هەیە لە بینی یەکتر
کەنادا ڕۆیشتم بە تایبەتی لە تەبلیسی باتومی سایحە گەشتیارێکی گەلێک زۆری لێە بۆتە ئاسایی بەڵام لە تەبلیسی خۆیان بە پایتەخت دەزانن ئێمە ئەسڵی وڵاتەکەین و ئێمە حاکمی وڵاتەکەین یعنی ئەوەندە محارە بکرام کە دەڕۆیشتم هاستم دەکرد دەتگوت ڕادارم لەسەر باوەڕ بکە ڕادار بنەرین ئەوانتە ئەو یەک ناس کرد چۆن بنەرینێتە ناس کرد شەڕێتە دەکەن و تعاملیان بە تیلەی چاوم دەمزانیەوە چۆن تەمەشام دەکەن قسەکانیان ئەوە بە چەندە خۆ دەتوانێت بڵێ 1 2 3 وەنیا دەینووسی ئاهاچی دەکرد ینی ها بە پشتی دەستی ڕقەمەکەی بۆ دەنووسی کاکە حسابەکەت ئەوەندەیە ئاهاچی دەکرد شوفێرێک لە باتوونی لە تەبلیسی ئێمە هێنایە و باتومی برێشکە و چکلات و بسکویتماندای هەر ئەوای کرد گوتی زۆر تۆ بزیمان لێکردنی و مجامە لێ دەکەین گوتی لێرە دانی لەسەر دەشبوو لەک لەسەر خۆ والله بالله گەشتی نەباتومی 8 ساعت بەڕێوە بووین دەستی نەکردێ بێزی لەمە دەکرد ئەوە چییە بڵێن دینیە نەخێر دینی نییە لەگەڵ ئیتالێک و ئینگلیزێک تەعامل دەکەی خواردنی تو دەخوات خواردنی خۆ دەداتێ لەوە بۆتەوە بەڵام ئەوان ئێستاش ئەو شتیان هەیە باش ئەوە ینی سەبەبەکەی چییە سەبەبی ئەوە چییە چ بۆعدێکی هەیە قوڵە ئەوە قوڵە یەک بۆعدەیان چەند بۆعدێکە کۆمەڵە شتێن وەک وەکو سروشتی وڵاتەکە تا چەند کراوەتەوە وڵاتی دەشت هاندانی ئەوەی تێدایەکە تێکەڵاوی زیاد بێ ناتوانانی قەڵات دروستکە هەتا خەڵکی دەشت خەڵکی ساڤانە لە ناوەندی ئاسیا دەشتی کراوەیە چەند قەڵات دروست دەکەی قەڵاتی دروستکە ئاخری لەشکێک دێت ئەو شارە ڕادەماڵێ و هەر دەبێت تێکەڵبی یەکێتی نەتەوایەتی گەورە پەیداکەی بتوێ لە ناو وحداتی گەورە بۆ ئەوەی خۆت بپارێزی بەرژەوەندەکانیشت بێتن ئەب لە جهێت دەشتبی لە دەشتی کراوە بیابان جدایە بیابان دابڕانی تێدایە ئەڵقەیەکی تر باسی جوگرافیا بکەین یانیش باسی بکەین و خەریتە شتیشتان پێشان دەدەم باش بەڵام با بڵێن خەڵکی سەردەریە کراوەترن خەڵک دێن دەڕۆن هەر خۆیان پێیان خۆش تێکەڵاوی خەڵکی بن بە دەرەجەی دوم خەڵکی دەشت بە دەرەجەی هەرە خراپ خەڵکی بیابان و شاخ بەڵای گەورەی لە چیدایە دابڕانی دۆڵێکە هەتا ئەتو دەگەی ئەو گوندەی دی ڕووبارێکە با بڵین 10 مەتریان 20 مەتر پانە وەرە لێ پەڕەوە وەڵی پێش ینی ئەمن لە بیرمان لە عمری خۆم لە هەموو کوردستان گەڕابای دەتوانی پردەکانی هەموو کوردستان بژمێری والله یعنی کە دەیانگوت پردی حافظ لە لای چۆمان و ئەوانەیە پردی حافظ والله من دەزانی پردی سان فرانسیسکۆیە دوو تەنەکەیان لەسەرێکدانا بۆ ئەوەندە بەس چونکە چی بە درێژایی ئەو ڕووبارە هەر ئەو پردە هەبوو ینی پەیوەندی نێوان دوو ناوچەی گەورەی دەکرد هەڵاتەوە پەیوەندی بە شارستانێتەوە هەیە نه مەسەر شارستانەت نییە کورد گوێی نەداوەت هەیە ئەو کوردەی با بڵین لەو بەرەی ئەو ڕووبارەیە با بڵین لە جنوبی زابە چیشی بە خەڵکی شیمالی زابە گەرمیان پێدەفرۆشێژی بڕینێک دابرانێک چێ کردێت ناوەرە هەردوو ئالیاندا کو ئەوژی بووە یەکژی جوورێن خۆیاتیە ئەوەیە خۆیاتەکە تەسبیت بووە بوان خۆی لە فەڕەنسا پڕ بوو لە خۆیاتی ئینگلتەرا پڕ بوو لە خۆیاتی بەڵام زروف گۆڕە چۆن خۆرزگار کردژوی دەردی مێژووی هەر هەموو فەڕەنسا نەنا بکورتی و بێژی نابێژ مامۆستا محەممەد تو پێشنیازەکێ بکە بۆ کووردا کە خۆشوی دەردی خلاص بکە ڕزگار بکە کەواتە قسەکەی دەکە من دەڕۆین حەڵقەکان دەبڕێن وەنیە دەبێ ئەو قسانە بۆ خەڵکی شیتەڵکە تو دەتەوێت دەست سەبرینەکاندا فلان وڵات ئەهای بەسەرات فلان وڵات ئەهای بەسەرات ئەویان ئەها ڕزگار بوو ئەوەی دی هەتا ئێستا بەو هۆیەوە ئێستا روان ماوەتەوە ئەجا وڵاتی قەفقاس دوو دەردی هەیە جۆرجیا داغستان ئەوانە ڕسوول حەمزەتەف کە زۆر شانازی بە داغستانی خۆی دەکات دەڵێ ئەمە 12 زمانیە هەر یەک لە زمانانە 12 لاجێ هەیە هەر یەک لە وڵاتزانە 12 گوندی هەیە ئێمە وەمان زانی شتێکی زۆر باشە ڕەوە بەڵایەکی گەورەیە ئێستا وەکو ئەسحاب الکەهف کاکات ئەو گوندە لەو گوندە ناگات تێی ناگات تو دەبێژی گاوا یەکەم ئەوە ئێمەوە کورد ئەم
زمانێکی یەکگرتی هەبن طبعا پێویستە هێشتا کورد لە خەڵکی قەفقاز باشتر دەزانین لەبەرچی چما کوردستان شاخاویە بەڵام مثلەن دارستان شاخەکانی هەندە چڕوپڕ نین بە دار و دڕک و ئەوانە وە بێ نەتوانین بڕۆین پێدا شاخان دەپەڕینەوە لەو دۆڵە بۆ ئەو دۆڵە وەنیە بەفر هەندە ناکەوێ بڵێ 6 مانگ بەفر بکەوێ یەکجاری ڕێ ببەستە ئیلاگە لە ناو چیای بەرزەکان زێکی زۆر کەم قەفقاز ئەو هەردوو ئەو بەڵایە هەیە هەم شاخە هەم دارستانێکی زۆر چڕوپڕی هەیە یعنی مەڕ و مانگا ناتوانن بڕۆن ئەوەندە پڕە چڕە زائیدەن نازانم چەند مانگ بەفر دەکەوێ ئیدی ئەتوو دەبێت لە ماڵە خۆت دانیشی گوندەکەی خۆت تەواو دابڕان یعنی هەزاران ساڵە لەوێ زۆر تۆزەشی دیکەی وردکەینەوە ئەو بابەتە بەگەر باسی کاریگەری ناوچە شاخاویەکان لەسەر سایکۆلۆژیەت بکەین سایکۆلۆژیەتی تاک ئەحمەد لە بابێت ئەوە وردە عکس بۆچی عکس دەبێتەوە سایکۆلۆژیای خەڵکەکە تەبیعەتی خەڵکەکە بێگانە وەردەگرن یان ئەگەر بێگانەیە کاتەوە وەدەزانن تیمساح هاتووە یعنی ئەوی لە ناوچە شاخاوی بژی تەبیعەتی چۆنە بەگرێ بە ئاسانی وەرناگرێ بە ئاسانی خەڵکی قبول کە لە ڕقە هشکە کە لە ڕقی یاسەتار خەڵکی مەشهورە لە ئیتالیا کە دەرێت ئەلپیان خەڵکەکانی ئەلپی شاخی کە لە ڕقە و نازانم چی و لەلایەکیش دەبینی مەسەن دەستکراوەیە هەندێک شتی چاچی هەیە بەڵام لە بۆ مەسەلەی کە لە ڕقی ئەو شتێک کە بۆ خۆی چۆتە ناو مێشتی چەسباوە ناگۆڕێ ئەشهەدو بیلاوە هەیە لە هەموو خەڵکەکانی نەتەوەکانی شاخاوی ئەڵمان سوئیسری دەچاو هەموو ئەڵمان لە هەمویان کە لە ڕقترن و کورد یاسەتار چما یاسەتار کاوێش ئەدی ناگوت کابرا شتێکی دیت گوتی خۆ چەقوو بوو گوتی ئەو نەخێنەوە مەقەسە کابرا گوتی ئاغای گوندی گوتی بابەوە چەقووە گوتی نەخێر مەقەسە بەلکی ژێ هاتی کورد بێژن تونە ینی نییە تونە و نییە نێزیکی هەبن نە نێزیکە بابە ئەجا ئالا کولین تاخێری گوتی خەڵی دەنە نابڕووباری بەس دەستی دەرهێنا هەر گوتی ئەوە کرد یعنی مەقەسە بژ بێ هەر گوتی مەقەسە هەر لەسەر یاخۆ بوو بڕۆکی دیکە ینی وردی بکەینەوە یەک دقە گوتی تونە ئەوە تەمان ئەو تونە لە ناوچەی قەڵات و مامەش و ئەوانەت بەکاردەهات ئێستا نەما بەداخەوە ینی ناوا سۆرانی دەژیت هات بکارانی ئەم لە بیرمشان بەکاردێنا ئەو شتە تونە هەتا نوکتەیەکیش هەیە دەڵێ کابراایکی سلەیمانی چۆتە قەڵات زێ گوتی ماستم دەوێ گوتی ماست تونە کابرای قەڵات زەی گوتی ئاوی تێ دەکەم وای زانی دەڵێ توندە ینی ماستەکەمان خەستە گوتی مشکلەنی ئاوی تێ دەکەم گوتی مامەستا ئاویش تونە چۆن ئاوتونە ئەوە زانی دەڵێت توندە ئەویش دەڵێت تونە ینی نییە لە سلەیمانی نازانن ئەوشە ینی ئەو گوتنێ هەبەش دنابەرە زاراڤەیەن کوردی دەڕاستی لەمێژە نەماوە جارێکی ئەز و زاناژیت بەرنامەیان و ڕۆژێ دە لەسەر گوتنا ژوور ئۆدە من نزانی بوت سۆرانی دەژی ئۆدە هەیە ینی تێ بکارانین ئۆدە ینی ژوور یان تێ بکارانین مەبەستا من ینی ئاخافتنێ نێزیک هەنە ئێوە کەف هەنە نابڕە سۆرانی و کوڕمانجیدا بەڵام ئەویان تورکیا تو باسی تورکیت کرد هەڵبەتە ئێمە ینی فۆکەسی ئێمە لەم بەرنامە مامۆستا محەممەدەوەیە کە جیاوازیەکان و ئەو خۆیاتیە کاڵ بکەینەوە نەمێنێ فۆکەسی ئێمە ئەوەیە بەڵام لەگەڵ ئەوەش دەست لەسەر برینەکانیش دادنی وانە ئەمە جەنابیشتەرەوە جا پرسیارەکەی منەوەی ئەگەر بین تۆ ناوی شارەکان دێنی هەموو جارەی لە گفتوگۆکانت بۆ ئەوی برینەکان دەستنی شام بکەین ئەو کە لە ڕقی و ئەو سایکۆلۆژیەتەی کە باست کرد کە خەڵکی شاخاوی چۆنن باسی کوردمان کرد بەڵام ئەگەر دابەشی بکەین ئێستا بڵێن وڵی کورد چوار پارچەیە جیاوازی هەیە لەو چوار پارچەیە وڵای معدەنەکەیەکە معدەنەکەیەکە بەڵام یەک جیاوازی بنەڕەتی هەیە لە نێوان فانی بیکە دوو بەش کوردی عێراق و سووریا کە محکومی عەرەب و بەعەس بوون باش جودایان کەوە لە چاو کوردی تورکیا و ئێران چما چاوە ینی کوردی ڕۆژ ئاوا و باش سووریا عەرەبی سووریاش کاکە شارستانی ترن لە چاو عەرەبی عێراق زیرەکترن کاسبترن دووربینترن باشە بەڵام کوردی عێراق محکومی چێ بوو عەرەبی عێراق یاسەتدار لە مەسەلەی عەشیرەتگەری لە مەسەلەی دڕندایەتی ئۆنف شەڕ دەستوەشاندن
يعني مێژویان بخوێنەوە بۆ لە سووریا ژەواهر هەیە مامۆستا لە سووریا لەوان ناوچەین و هەفسینۆرە لەگەڵ عێراقی لە پارێزگەها دێرە زۆر لەوەر عشائر هەنا لێ لە ناوەڕاستە سووریە لە ناوچەیە ساحلیا پەراڕێ بەرەو خوارێ تونەیە یعنی تشتێک نینە بناوێ عەشیرە لەوێ دەرێ لە شامێ نینە لە لازقەیە تونەیە بناوێ عەشیرە تونەیە ڕاستە تەنێ لە پارێزگەها دێرا زۆرێ تایبەتیشگوتی لازقیە چونکە ئان شیعان عەلەوین بەڵێ داش لە مێژووی عراق پێشتان دەدەم فەرقی شیعە و سوننە چییە شیعە شارستانی ئاجا بۆ دوایی ئێستا باسی بکەین باسی عراق بین عفۆن دوورە باز نەدەین بەراو دلێت بەڵام بینەوە سەر بابەتەکەی خۆمان تەواو بکەین کورد هەموو دەمێڕەت فعلی هەیە لە حاکم باشە بەس دەکە زوڵمی لێ کردو ئەوانە تەمەشای دەوڵەتەکە دەکا کە حکمی دەکا حاکمەکەی چۆنە بەعکسوی دەڕوە خۆ بەخت ئێمە کوردی عێراق بە تایبەتی و بەدەرزە دوو کوردی سووریا بەرەو لیبرالیزم و شارستانەتی و چامان کردە ئەوروپا و ئەمریکا و تێم دەگەی بۆ چونکە ئەمان چونکە بەغدا دوژمنیوان بوو علا عیناد ئێمە یعنی ڕوومان کردە ئەولایە لەنا بڕۆ مەسەڵەن ینی کوردەکەی تورکیاوان نییە ڕەگەڕقی لە ئەمریکا بێتەوە بەڵێ لەگەڵ ئەوانیش لەگەڵ تورکیا دەستیان هەیە و داگیرمان دەکەن و ئەخسانە ئێرانیش هەماشێت ڕەفعلەکەی دژی چێە دژی حکمەکەی خۆی کە شارستانی تورکی شارستانی جاوا دەکەی دەبینی کورد زۆر مسڕە لەسەر عادات و تەقالیدی عەشایری خۆی لەسەر مەذهبی با بڵێن شافعی کە بەڵای من ینی مەذهبەکی توندە تند زۆر توندە هێشتا حەنەفی ها بەڵام نازم ئەو مەذهبەی شافعی من نازم بۆ هەندە مەسر بووین لەسەری کەچی هەمومان کەم ژنمانە دەکەین تەق دەچینە سەر مەذهبی حەنەفی دەزان ئەو مەوزوعەکان لەک شەرعیە مەذهبی شافعی داوای تەڵەباتێک دەکە مستحیلە هەمومان ژنمان مارە کردووە لەسەر مەرجەکانی قورسە مەرجەکانی ماژمارەکردن لە شافعی قورسە باش ینی ئێستا هەنێک دووریش کەوتینەوە دوورکەتن بابەتێ دکشینە بڕاستی زانە ینی مامۆستاکە دەڕوە ئێستا تو ئەوە ڕۆن کردەوە یعنی معدنەکە هەر یەکە لە هەموو پارچەکان بەڵام بابینەوە ناو باشووری کوردستان مقارنەی بینی پارێزگاکان و شارەکان بکەین زۆر فۆکەس لەسەرەوەیە منتیقەی بادینان و منتیقەی بابان لە چاوپێکەوتنێکی جەنابی مامۆستا محەممەدیش مامۆستا مەسعود محەممەدیش ڕێگەوە باز دەکات دەڵێ دەڕدۆنگیەک هەیە لە بینی بابان و بادینان و هەولێر دەڵێ کەمتر مەشاکلی هەیە ئەو دەڕدۆنگیە ئێستا شەر هەیە ینی لە بینی شارەکە ئەنیژێ چەتی پارتی لە چی هاتووە جام نازان هەرچی دێ دەڵێ وەڵا چی جودایی ئایدۆلۆژی چی ئایدۆلۆژیاشیان فەرقی هەیە ئەوەیە مشکلە لێرە دەگەینەوە هەسەر هەمان جیاوازی دە کێشەکان ئایا کێشەی یەکێتی و پارتی چینایەتیە وەکو دەڵێن نەخێر چینایەتی نییە هێڵی ئاسۆیی نییە هەمویان دەوڵەمەندیان هەیە هەمویان هەژاریان هەیە بەڵام کێشەکە ناوچەیە هێڵە چییە کۆمەڵێک هێڵی ئەستونی هەیە جودایان دەکاتەوە هەولێریش هەماشت هەولێریش لە خۆی لە دهۆک جودا دەکاتەوە دهۆک خۆی لە هەولێر جودا دەکاتەوە هاولێر دەشتا تە بەحسا دەشتێک کرد بەلکیش بەرێ هەولێرێ پچێکی کەمتر بە شتێک کەمتر شتێک کیژان ناوچەیە گەلێکی توندا چی ئەف خەتە عامودی تە بەحس کرد با جوابت دەمەوە بە پوختی لە ناوچەی کەسک شارپەرستی توندا بۆ سلەیمانیان هەیە کۆمەڵک شاریان هەیە حیاتەکە کۆیە هەڵەبجا هەیرەکە و دەڵێ شناوەستنامەی خۆم باشە لە ناوچەی زرد بەڵێ شارپەرستی هەیە بەڵام عەشیرەتگەری تێدا زاڵە یعنی با بە کوردیەوە تا پێ بڵێم خۆیاتی ناوچەی کەسک مشکلەکە چیە شارپەرستیە خۆیاتی ناوچەی زرد عەشیرەتگەری باشە هیچیان لە هیچیان چاکترنی وە لە ئێستا پێتان دەڵێم و بە هیچ ناگەن دەبێ هەر هەمووی ئەو بتوێتەوە ئەگەر دەتانەوێت ببنەوە نەیش هەولێر لەو بینە وتە تۆزێک کەمتر ئەوی بەسەردازان ڕاست وەردەگرێت خەڵکی زیاتر تەقەبل دەکا ئەمن لێرە دەژێم ئەساس ناکەی ئەو لا خواسێکی ئەو لا خواسێکی هەولێر زۆر ئاساییە هەولێر بێ خواستە لەو بینەوە سلەیمانەکە شوایە لەگەڵ
ئەگەر کێشەیەکی اقتصادی ئازان چڕ بدات ئەو جودایە دەبێتە شتە شخصی بەڵام تەقەبولیان مامۆستا محەممەد ئەف ناسناوی کولباژاراتکەن شارە حیاتەکە و پایتەختان نظام چ و نظام چ بۆ هەموو باژارە ئەف هەیە بۆ هەموو باژارێک کوردستانی لە هەر چارپەرچە ئەبوو خۆشی نەپرسگرێکە نەکێشەیە کێشەی گەورەیەوە دوێ ئەڤ نەمینە مەیەک پایتەخت هەبە ئەدی کتێبەکانم نووسینەکانم پۆدکاستەکانم هەمووی لەسەر ئەوەیە ئێستا و ئێستاش ئەوروپا یعنی عەرەب دەڵێ بجەلالەت قەدریهی ئەوروپا کە دەڵێ ئەوروپا ینی تارێوەنا ئێستاش نازانن شارپەرستی هەیە یان ناویان نییە بۆوی وە دەزانن هەموو شارستاناتیە بەڵای گەورەی کۆمەڵ ناسی کە ئێستا ئێستاش نازانن شارپەرستی شتێکە وەکو عەشیرەتگەری هەندە خەتەرە زۆرە عنسوڕیاتێکە وەکو تەعەسوبی قەومی هیچ لەوی کەمتر نییە هیچ و بەعکسەوە بەڵای گەورە حەربە عالمیەکان کۆڕە نازانم چی ئەوروپا لە سایەی شارپەرستی و ناوچەگەری ڕوویداوە نەک لەبەر عەشیرەت چونکە عەشیرەت لە ساڵی 1200 میلادی لە ئەوروپا تقریبا نامێنێ تەنیا لە ئیتالیا بنەماڵەگەری شتیوا دەمێنێ لە سقلی و ئەوانە هەندێک لە ئیسپانیا لە شیمالی ئەوروپا یعنی خزمێنە و عەشیرەتگەری نامێنێ ئەدی ئەو هەمە کێشە چ بوو هەمووی شارپەرستی بوو کەس باسی ناکە باشە بەڵام بەرەوەی کاتی ئەمەڵقەیەمان زۆر نەماوە ئەگەر بە کورتی پێمان بڵێ مامۆستا محەممەد وتە کێشەکە سیاسیە ئاماژەت بۆدا کە کێشەکە سیاسیە لە بینی با بڵێن بادینان و بابان دابشت کرد بەسەر پارتی و بۆتە سیاسی بەڵام ئەسڵی کێشەکە لە کێوە سەری هەڵداوە دوورە ئەوڕۆ شتێکم بڵاو کردەوە لە فەیسبوکی خۆم هەفتەیەکە چەند حەڵقەیەک ینی پێ دەڵێم 3000 ساڵ پێش ئەوڕۆ ئەو ناوچێک کە ئێستا پێ دەڵێن زۆنی زەرد ئیلاهاچیا بوو پێیان دەگوت مۆساسیر ئەویان دەپەرست ڕەمزی هەویەی خۆیان بوو لە ڕقێوان لە ناوچەی قەڵات چوالە نەک سلێمانی ئەو دەمای دروست نەکرا بوو ئیلاهێکیان دانا بە ناوی زامووە 1000 ساڵ ئەو لە ڕقێوی ئەو دەیگوت مۆساسیر بژی مۆساسیر ئەویش دەگوت نەخێر بژی زامووە دا ئێستا دەڵێکی ئەو ناوچەگەریە چەند 1000 ساڵە لەوەتی کوردستان هەیە نەک ناوی کوردستان لەوەتی ئەو چای زاگرۆس و ئەو خەڵکی کە تێدا دەژێ چەند نەجار ناویان گۆڕە و زمانیان گۆڕە ئەو کێشە هەر هەبووە ئینشاءڵڵا وردە هیچا بزان بە ڕەهێوەی کورد چوویە حەتەک و هەرمایە ینی بدەژاهیا دیرۆکی حەتەنها ئەڵێ بە درێژایی مێژوو چەنی بەسەر شۆشتە هەرماوە ینی ڕەهاوەی گەلێکی چوویە سوازم ئەسلی بەشەر لە هەموو جەیەک هەبوو زانە ئەسلی بەشەر لە هەر جەیەک ئەو کێشە هەبووە بەڵام بەشەر هەبوون توانەوە توش ئینتیگرێشن بوون توانەوە بوون یەک میلەت بەشەریش نەتەوەیدی هەر وەک خۆی مایەوە ئەنواع گرێ ئەنواع خەت لەنێوان من و تو لەنێوان فلان و فلان دەست خۆش مامۆستا محەممەد بە مەڵقە دەینە کۆتایی لە ئەڵلقەکانی داهاتوو پۆدکاستەکانی داهاتوو بە فراوانتر و تەوەری جیاوازتر لەسەر ئەو بابەتانە گفتوگۆ دەکەین ئینشاءڵڵا و لە حەڵقەی داهاتوو بن ئیشەکەم جەنابەت هەیە دەکەین فاجا بۆ بینەران جارێ با باسی نەکەین چامڕۆن بەجێ سپاس خۆشحاڵ دەستێتە ساڵی ڕەجان سپاس بۆ ئێوەش لەگەڵمان بوون لە پۆدکاستی داهاتوو چاوەڕێ